یەکێتی چۆن گرەوی لە ئیسلامیەکان بردەوە و هەڵەبجە کەمترین کورسی بەرکەوت. سێ کورسیەکەی هەڵەبجە کێ بەدەستیان دەهێنێت و کێ تەنیا سەیریان دەکات. لە کاتێکدا هەڵەبجە وەک ناوەندی هێزی لایەنە ئیسلامیەکان سیر دەکرێت، بەڵام بۆ هەڵبژاردننی 20 تشرینی یەکەمی ئەم ساڵ کە تەنها سێ کورسی بۆ ئەو پارێزگایە تەرخان کراوە، ئەگەری هەیە قەتیسبوونی دەنگی ئیسلامیەکان لەو پارێزگایەدا لە زیانی ئیسلامیەکان و لە بەرژەوەندی یەکێتی بشکێتەوە. ئەمێنداریەتی گشتی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە 4 حوزەیرانی 2024 یاسای دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی پەسەند کرد کە هەرێمی کوردستان دابەشی سەر 4 بازنەی هەڵبژاردن دەکات. ئەمەش دوای ئەوە هات کە پەرلەمان و بەشێک لە بەندەکانی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو بەهۆی نایاسایی بوونیانەوە هەڵوەشێردانەوە. لە چوارچێوەی دابشکاریە نوێیەکەدا بۆ یەکەم جار پارێزگای هەڵەبجە وەک بازنەیەکی سربەخۆ مامەڵەی لەگەڵدا کراوە. ژمارەی کورسیەکانی هەر بازنەیەکیش بەپێی ژمارەی دانیشتوان دەستنیشان کرا و لەو چوارچێوەیەشدا بازنەی پارێزگای هەڵەبجە لە سەداسەی کورسیەکان واتە 3 کورسی پەرلەمانی کوردستانی بەردەکەوێت. هەرچەندە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە نووسراوێکدا کە لە 11 ئاداری 2024 ئاڕاستەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقی کردبوو، تێیدا چەند سەرنج و تێبینیەکی خستبووە ڕوو کە 4 تەوەری لە خۆگرتەبوو. لە یەکێک لەو تەوەرانە داوای زیادکردنی ژمارەی کورسیەکانی پارێزگای هەڵەبجە کرابوو، بەڵام کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق داواکەیان ڕەت کردەوە. کۆمیسیۆن لە وەڵامەکەیدا دەڵێت لە ڕێگەی پێداچوونەوە بە داتا و زانیاریەکانی تایبەت بە بازنەی پارێزگاکە بۆ هەڵبژاردن و بە جۆرەی سنووری کارژێڕی کە بۆی کێشراوە 79920 دەنگدەر تۆمار کراون کە 5 ناوەندی تۆمارکردن لە خۆ دەگرێت. پاڵپشت بە یاسای هەڵبژاردن و بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق پێویستە کورسی بازنەی هەڵبژاردن 3 کورسی بێت. لەگەڵ گەرانتی نوێنەرایەتی ژنان لەو بازنەیەدا دەبێت تەنها خەڵکی ئەو ناوچەیە لەو بازنەیە دەنگ بدەن و بربژێرەکانیش خەڵکی هەمان ناوچە بن. کۆمیسیۆن جەختی لەوەش کردبوویەوە کە دیاریکردنی کورسیەکانی بازنەی هەڵبژاردننی هەڵەبجە بەپێی یاسای هەڵبژاردن و بڕیاری دادگای باڵای فیدراڵی و پێوەرە نێودەوڵەتیەکان بووە. هەروەها باسی لەوەش کردبوو کە دەکرێت بڕیارەکانی دەستەی کۆمیسیاران لە دەستەی دادوەری هەڵبژاردن تانەی لێ بدرێت. ئیسلامیەکان ناڕازین. هێزە ئیسلامیەکان ناڕازی بوون لە ژمارەی کورسیەکانی بازنەی پارێزگای هەڵەبجە و داوایان دەکرد کورسیەکانی هەڵەبجە زیاد بکرێت. ئەوان پێیان وایە هەڵەبجە دەبوو تایبەتمەندی پێ بدرێت و بەپێی ڕێژەی دانیشتوان مامەڵەی لەگەڵ نەکرێت. مستەفا عەبدوڵڵا کارژێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرت و پێی وایە هەڵەبجە شایانی 5 کورسی بوو. بە جۆرێک دەبوو 2 کورسی جێگیر لەگەڵ 3 کورسی پارێزگاکەی پێ بدرێت بەپێی ژمارەی دانیشتوان. کارژێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرت و لە لێدوانێکیدا بۆ سبەی وتی ئێمە 3 کورسی بۆ بازنەی پارێزگای هەڵەبجە بەکەم دەزانین، چونکە هەڵەبجە دەبوو تایبەتمەندی خۆی ببوایە وەک پارێزگایەک. هەرچەندە ئەو بەدڵنیاییەوە باسی لەوە دەکرد کە کورسێکی پارێزگاکە بۆ حزبەکەی مسۆگەرە و لەگەڵ سەرجەم لایەنەکانی دیکەش چێبەرچێ لەسەر 2 کورسیەکەی دیکە دەکەن. پێشتریش لە لێدوانێکیدا عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی ڕایگەیاندبوو کە لە دەستنیشانکردنی کورسیەکاندا ناحەقی لە هەڵەبجە کراوە و پێی وابوو کە ئەو کارە بە مەبەست کراوە و هەڵەبجە شیاوی زیاترە. لە هەڵەبجە چێبڕچەی لایەنەکان لەسەر 1 کورسی دەبێت. بەپێی ژماری دەنگەکانیان لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2021 هەر یەک لە یەکگرت و یەکێتی دەتوانن کورسێکی پارێزگاکە بۆ خۆیان ببەن و بەو پێیش چێبڕچەی قورسی سەرجەم لایەنەکان لەسەر کورسی سێهەم دەبێت. هەرچەندە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامیش لەو هەڵبژاردنەدا بایی کورسێک دەبێت، بەڵام دوور نییە لایەنێکی دیکە بتوانێت لە ڕێگەی دەنگدانی تایبەتەوە ئەو کورسیە لە چنگی کۆمەڵ دەربهێنێت. بەپێی ئامارە نافەرمیەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2021 کە پارێزگای هەڵەبجە لە چوارچێوەی بازنەی سێەمی پارێزگای سلێمانیدا بوو. لە ناوەندی پارێزگای هەڵەبجە قەزای ناوەند و ناحیەکانی سیروان، خورماڵ و بیارە دەنجی حیزبەکان و پێشبینی کورسیەکانیان بەم شێوەیە دەبێت. یەکەم، یەکگرتووی ئیسلامی 7024 دەنجی بەدەست هێناوە و بەو پێیش لەم هەڵبژاردنەدا کورسێکی پەرلەمانی بەردەکەوێت. دووهەم، یەکێتی نیشتیمانی 5288 دەنگی بەدەست هێناوە و بەم ئەنجامەش کورسێکی پەرلەمانی کوردستانی بەردەکەوێت. سێهەم، کۆمەڵی ئیسلامی 4858 دەنگی بەدەست هێناوە و کورسێکی پەرلەمانی کوردستانی بەردەکەوێت. چوارەم، پارتی دیموکراتی کوردستان 3477 دەنگی بەدەست هێناوە و بەم ئەنجامەش هیچ کورسێکی بەرناکەوێت. پێنجەم، نەوەی نوێ 3396 دەنگی بەدەست هێناوە و
هیچ کورسیەکی پەرلەمان نابات. ئیسلامیەکان زەرمەندی یەکەمن. هەرچەندە ئیسلامیەکانی کوردستان لە هەوڵدان 2 کورسی لە 3 کورسەکەی هەڵەبجە مسۆگەر بکەن، بەڵام کۆمەڵێک فاکتەر وا دەکات کە ئەرچی ئیسلامیەکان زەحمەتتر بکات بەوەی بتوانن لە کورسیەک زیاتر لەو بازنەیەدا ببن. یەکێک لەو فاکتەرانش ئەوەیە کە ئیسلامیەکان لە نێوان خۆیاندا دابەش بوون کە ئەمەش وا دەکات دەنگەکانیان پەرد ببێت و چانسیان بۆ بردنەوەی کورسی دووهەم لاوااستر بێت. ئەمە جگە لەوەی کە پێشتر دەنگی هەڵەبجە کاریگەری لەسەر سلێمانی هەبوو، کورسیەکانی سلێمانی زۆر بوون و دەتوانرا بە دەنگە زیادەکانی هەڵەبجە کاریگەری لەسەر هاوچێشەی کورسیەکانی سلێمانیش دروست بکەن. بەڵام بەپێی ئەم سیستەمە نوێیە دەنگەکانیان لە سنووری بازنەی هەڵەبجەدا قەتیس دەبێت. هەر بۆیە بە شێوەیەکی گشتی پێشبینی دەکرێت یاریەکە لە بەرژەوەندی یەکێتی کۆتایی بێت. بۆ پێی دەتوانێت لە ڕێگەی دەنگدانی تایبەتەوە کورسیەکی خۆی مسۆگەر بکات و چاوی لە کورسی دووەمیش بێت. بۆ هەموو لایەنەکانی دیکەش تەنها 2 کورسی دەمێنێتەوە کە چێبڕچەی لەسەر بکەن. کۆی گشتی ژماری بنکەکانی دەنگدانی گشتی بریتیە لە 1266 بنکە. وێزگەکانی دەنگدان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بریتیە لە 6298 وێزگە. پارێزگای هەڵەبجە 27 بنکەی هەڵبژاردن و 136 وێزگەی دەنگدانی دەبێت. بە جۆرەی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق 2,888,162 کەس لە هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیەش 79,920 دەنگدەریان لە پارێزگای هەڵەبجەن.